هەوڵێک هەیە بۆ دواخستنی بەڵام بەڕاستی ئێمە وەکو کۆمەڵی ئیسلامی لەگەڵ ئەوەی کە لە کاتی خۆیدا بکرێت لەبەر ئەوەش ناکە بڵێن ئێمە زۆر قازانج دەکەین نەوە ناڵێم ئێمە ئەگەر تەنها یەک دەنگیش بین یان یەک کورسی بین ئێمە لەگەڵ ئەوەی لە کاتی خۆیدا بکرێت لەبەر چی لەبەر دوو هۆکار یەکەم ئەو مافێکی خەڵکە ئێمە مادەم باسی مافی خەڵک دەکەین و بە قەناعەت شەو دێڵێن بەڕاستی بۆیش ئەوەش بە بەشێک لە دینداریمان دەزانین بەشێک لە ئەخلاقی ئیسلامیمانە و بەشێک لەو تێڕوانینەی ئێمە بۆ ئەخلاق و تێڕوانین و تەسەوراتی ئیسلامی و کە خزمەت بە خەڵک و میلەت و کۆمەلگایە پێمان وایە مافێکی خەڵکە و خەڵک مافی خۆیەتی ئەمە لە کاتی خۆیدا ممارسە بکە ئەم هەموو تەئجیل و تەئخیر و ئەوانەش بەڕاستی لە هیچ شوێنێکی دنیا نییە کە ئەو هەموو دواخستنە هەیە ئەو هەموو تەمەن درێژکردنەوەی پەرلەمان هەیە خولێک و دوو خول و لە ڕابردوودا زۆر بووە تەبان ئەمە یەک دوو ئێمە باسی کاری موسەساتی و باسی یاسا و دەستور و نیزام دەکەین باشە نیزام و یاسا و دەستور چۆن دەچەسپێ لە چەند شتێکی ئاوا ئەوەی شەی لەو قەزانەیە کە پێویستە نەکەریانی یاسای پێدەبچێت پێویست بوو ئەمە خاوەن دەستور بن دەستور باسی کرد بایە لە کاتی خۆیدا هەموو ساڵی هەڵبژاردن کرا بایە یەکێک لەو داواکارانی ئێمە یەکێک لەو کێشانەی ئەو کۆمەلگایە کە هەبوو ئەوەیە کە یاسا نییە پابەندی بە یاسا نییە پابەندی بە نیزام نییە پابەندی بە موسەساتەوە نییە پابەندی بە دەستور نییە ئەگەر هەڵبەدەمە خاوەن دەستور نین بەڵام ئەگەر باسی عراقش بن هەروایە یعنی ئێمە دەمانێت کاکە ئەمانە بژێرنەوە بەڕاستی ئەنی شکۆی یاسا بگەڕێتەوە شکۆی موسەسات بگەڕێتەوە شکۆی ئەنزیمەکان بگەڕێتەوە